لەیلا قاسملۆ چالاکی سیاسی لە بڕۆکسلەوە لە ڕێگەی سکایپەوە بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز لەیلا ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با بزانین ئەم ژەهراوی بوونە، ئەم تێکچوونی تەندروستی قوتابیان لە قوتابخانەکاندا کوێی لە پشتە؟ ئێوە خوێندنەوەتان چییە بووی؟ زۆر سپاس ڕاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ بەنەرانی بەڕێزی بەرنامەی ئێوە. ڕاستیکە وەکو ئێوە ئاماژەتان پێ کرد، ئەو ئیتفاقی کە خەریکە دەکەوێتن لە نێو قوتابخانەکان و بۆی ئەوەی کە بزانین هۆکارەکەی چییە، بەدڵنیاییەوە چەندین هۆکاری دەبێت، بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە ئەوەیە کە خودی ڕژیم بەدەست کەسەکانی کە وابەستە بە ڕژیمن حتمما دەستیان دەبێت بۆ چەند هۆکار بتوانینەوەی لێکدانەوە لێ بکەین. یەکمی ئەوەی کە لە سەرەتای شۆڕژینە بە تایبەتی کوردستان یەکمی پێشەنگ بوو لەو شۆڕشەدا و بە تایبەت ژنان کە هۆی نەکوتنێکی گەورە بە حجابی ئیجباری یانەوەی کە یاسایەکیاندانەوە دەبێ ژنان لەسکە لەسەر بکەن و نەیان پێکوت. ئەوە گرنگتری بە بوومەلەرزەیەکی زۆر گەورەی بە خودی سیستمی ئەمنیەتی ڕژیم وارد کرد کە هەژاندی ئەو کەسانە ئەو بە تایبەتی کوردستان لە بەرامبەری ئەو ڕژیمە ڕاوەستان دەتوانێت کە لەوانە تۆڵەکردنەوە بێتن لەوەی کە ئێمە دەتوانین ئێوە کۆنتترۆل بکەین بە تایبەت قوتابیەکانی کچان کە لە کوردستان هەبن. ئەگەر چاوی لێ بکەین بۆچی دەڵێن ڕژیم لە پشتیتی وە خودی ئەو ڕژیمە دەتوانێت دەستاوەرد تێدا بێت، یەکێمیش ئەوە دەبێتن کە تا ئێستا هیچ کارێک نەکردراوە، یعنی نەدینتراوە کە ڕژیم ببینەوە هۆکارەکەی چیە بە دواتچوونەکەی بکەن ئەو ڕژیمەی کە سەرەتایی بۆچی بە دیاریکراوی ئەو ناوەندانەی خوێندن دەکرێنە ئامانج کە کچان تێدا دەخوێنن. ئەمە دەبەستیتەوە بەوەی کە بە زۆرم لێ حیجاب ئێستا جارێکی دیکە ئەمڕۆ ئێران جەختی لەوە کردوانێک کە دەبێت باڵاپۆشی ئیجباریە و بەردەوام بێ و یاسا و ڕێساکانی تونتر کردوتەوە لە بەرامبەردا. بەدڵنیاییەوە من کوتم دیسان هەر ئاماژان پێ کرد لە شۆڕشی ژینان پێشاهنگ بوون، نەی گەورەیان کوت بەو یاسایە. ئێستاکە ئەوەکو دەبینین ڕژیمیش بوو ئەوەی هات خامنەی لە قسەکانی گەڕا کوتی دەبێت تۆڵایەک بکرێتەوە، بەهەرحاڵ ئەو کسانە دەبێت کۆنتترۆل بکرێن و تەمبەیەکی ئاسایش بکرێن، زۆر نەرمونیان بێتە. دواتری دەبینین بۆ تەمبێکردن و هەروە ترسێک لە نێو خودی خەڵکەکە کۆمەڵگادا بنێت کە ببینێتن ئێمە پشگیری دەکەین ڕاوە دەستین لە بەرامبەر و جا ئەوە خۆتان ئەگەر کچەکان یان تەواوی ئەو نەسجلی نوێ بێتە سەر شەقام و دیسە ناغزایەتی دەربڕێت، ئێمە هەر کارێک دەکەین. ئەو کارە دەتوانێت لە لای ئفراتیونێک بێتن کە زۆر ڕاستەقینە لەگەڵ خودی ئەو نظامە سەرکاریان هەیە و دەڵێن کە دەبێت ئەو مەلا و مامۆستا ڕوحانیوانەکە دەڵێن دەبێت حتمەن حجابی زۆرە ملی هەبێتن. ئەوە جۆرێک تەرز دێخێتە نێو کۆمەڵگە کە بڵێتن بەڵێ من دەتوانم ئەو کارە بکەم، تەنانەت ئەگەر منداڵەکانی ئێوەش بێت خۆ بە تایبەتی کچەکان کە بە هەرحاڵ ئەوانن دەبێ حجابەکەیان خات و لەیلا نیان کتۆبەیە. ئەم ژەهراویکردنەی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن چ پەیوەندێکی با خۆپشاندانەکانی 6 مانگ لەمەوبەرەوە هەیە؟ ئەو خۆپێشاندانە بە تایبەتی لە کوردستان بەدیژە ڕژیم بوو، یعنی بە تەواوی نەیان کتۆبە و ڕژیمە بۆەوەی کە نەبێتن. بە کوردستانیش هەمیشە پێشاهنگ بووە. جا نەسلی تازە کە جلی نۆدێتە سەر شەقام تەواوی ئەو متالبە و شتانەی کە دەیهەوێتن خۆی مقایسە دەکەتن بەرامبەر لەگەڵ جیهانەوە، دەبێنێت ئەو ڕژیمە ناتوانێتن متالبەتەکانی وان بەردەست بگرێت و جواب بگو بێت دێتە سەر شەقام. جا ڕژیمیش ترسی لەو نەسڵە هەیە، چون دەزانیتن ئیتر ئاگادار بوونەتەوە سەرکۆنەکردنی ئەو کەسانە ناتوانێتن ئەو شتانەی کە دەیان هەوێت بە ئەو هۆکاری ئەو کێشەکانی کە لە بواری ئابووری یا هەر کەیفیەت و شتێک بێت لە نێو خودی کوردستانەوە بە تەواوی لە ئێران ناتوانێت وەڵام دەربێتن. خەڵکێکی یەکجار زۆر ناغزایەتی دەردەبڕن و ئەو نەسلی نوێ زۆرتر دێت بەس سەرشەقامەوە بەرحاڵ ئەوە خۆی ئەوە دەبێت سەرکۆنە بکەت و پشتگیری بکەن لەو کار.
بەڕێز خات و لەیلا قاسملۆ لە بڕۆکسلەوە سوپاس بۆی بەشدار بووی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوە.